عزیزانم سڵاتان لەبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان خوازم، ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لایەکتان قبول بێت. خۆشحاڵم لا ئێوارەی دیکەی ئێوارانی ڕەمەزان لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستە بین، بۆ هیواین کە پرۆگرامێکتان پێشکەش بکەین پڕ لە سوودی تەندروستی بێت و لەگەڵمان بن هەتاکو و کۆتایی. میوانی ئەم ئێوارەمان دکتۆر محەممەد جەباریە، سپۆڕ یاخۆ سپۆڕی دکتۆرای هەیە. دکتۆر محەممەد دکتۆرا ماستەر لە کلینکی خۆراک کەم ئێوارە لای ئێمە و باس لە سوودەکانی ڕۆژوو دەکەین. دکتۆر محەممەد زۆر بەخێر بن. سپاس دەکەم. سەلامەت بیاخۆ. سپاس. دکتۆر محەممەد، ڕەنگە زۆرمان نەزانین سوودەکانی ڕۆژوگرتن چییە، یاخود بۆ بە ڕۆژوو ئەبووین لە ڕووی تەندروستیەوە. ئەمێت باسی ئەومان بۆ بکەیت ئێمە بۆ بە ڕۆژوو بین، یاخود سوودی تەندروستی چییە؟ بەڵ سەرەتا بە ناوی خۆی گەورە مهرەبان، ئەمەوێت لەوە باسی بکەم مامۆستا. دکتۆرێکی ناوی مایکڵە، دکتۆر مایکڵ خۆی لە کەناڵی BBC بوو. ئەم دکتۆرە کۆمەڵێ و تقریبا کێشی تقریبا 84 کیلۆ بوو. دوایەوەی کە کێشی 84 کیلۆ بوو وا خەریب و تووشی نەخۆشی شەکرە بێ، هەندێک چەوری دەوری جگەریشی هەبوو. کابرایەکی با بڵین لە کەناڵی BBC مەشهورە. دوای ئەوە ڕۆشتە لای پسپۆرێکی خۆراک وەکو ئێمە، بەرنامەیەکی خۆراکی بۆ دانا ئەم پسپۆرە، ناوینە ئەم بەرنامە خۆراکیە وتی پێ ئەڵێن ئەم بەرنامە خۆراک. ئێستا تقریبا ئەو ڕژێمە خۆراکیەی کە بۆی دانا، دوای ئەوە مایکڵ بوو بە خاوەنی، پێوترێت 2-5. ئەم بەرنامە خۆراکیە ناوی 2-5. 2-5 یعنی چی؟ 2-5 یعنی 2 ڕۆژ لە هەفتەیەکە، 2 ڕۆژ بە ڕۆژوو بە باشە، یعنی 800 کیلۆ کەلەری بخۆ لە هەفتەیەکە. ئەو 5 ڕۆژەی تر تقریبا با بڵین وەکو ڕۆژانی اعتیادی بیخۆ، یعنی 2000 کیلۆ کەلەری ئاسایی بخۆ، مشکلەیە با بڵین بەو شێوازە. ئەمجا مایکڵ خۆی ئەڵێ دوای ئەوەی من ئەم بەرنامەم جێبەجێ کرد، طبعا پێشەوەی بڕاتە سەرەوە، وتی سەیرم کرد، سەیرەکەم پێغەمبەری ئیسلام کە ناوی محەممەدە صلی الله عليه وسلم، وتی سەیرم کرد ئەوەڵێ دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بوون. وتی منیش هەستام ئەو 2 ڕۆژەی کە با بڵین پسپۆری خۆراکە پێوتم بە ڕۆژوو بە، من کردم بە دووشەممە و پێنجشەممە بۆ 12 هەفتە. دوای 12 هەفتەکە چەوری ناوجگەری نەما، شەکرەی نەما کە خەریب و تووشی 20 کیلۆش دابەزی. دوایی ئەم مایکڵا بوو بە خاوەنی ئەم پرۆگرامە خۆراکیە، بوو بە خاوەنی ئەم داهێنەری ئەم ڕژێمە خۆراکیە. تۆ تەسەوور کە مامەسا بەرا، ینی ئەگەر 2 ڕۆژ لە هەفتەیەکە بە ڕۆژوبی ئەو ئەبێ مانگێک بێ چەندێ سوودی هەبێ. ئەم سوودانی کە من بۆت باسەکەم ئێستاکە یەکەم خاڵی یەکەم لە مانگی ڕەمەزانە بۆ نمونە بەرگری لەش بەرزە بێتەوە، بۆ لە بەرەوەی لەش ڕاتە حاڵەتێکی تەواریەوە، فبەرگری لەشی ئینسان بەرزە بێتەوە لەو کاتێ، لە کاتی مقاومەی بەرزە بێتەوە بەرگری لەش بەرزەکاتەوە. یەکێ لە سوودەکانی با بڵین مانگی ڕەمەزانە. لە مانگی ڕەمەزانە ئەگەر ئەو ڕۆژۆی کە من باسێکم ئەوەی ڕۆژۆیی کە ئێمە باسێکین با بڵین و ئەم ینی چونکە من دوای بۆ باسەکەم ئەم مەشاکلێکی گەورە هەیە لە مۆزوعی خۆراکی خۆمانە بەجددی. خاڵی دووهەم کە سوودەکانی، خاڵی دووەم مشکلەی شەکرە، مشکلەی با بڵین بەرگری لەش بەرامبەر بە ئەنسۆلین، کێشەی چەوری ناوجگەر، کێشەی کیسی با بڵین سەر هێلکەدانی ئافرەت، مشکلەی نەخۆشەکانی دڵ، یەک دنیا نەخۆشی هەیە کە ڕۆژوو زۆر ڕۆڵی هەیە. ڕۆژوو ئەگەر بە تایبەت بە ڕۆژوویەک 30 ڕۆژ بە ڕۆژووی بەم شێوازە کە زۆر گرنگە لە بۆ هەموو ئەو نەخۆشانە. بە خاڵی دووهەم. خاڵی سێهەم، یەکێک لە سوودەکانی تری ڕۆژوو ئەوەیە لە کاتی ڕۆژوو بوونە هۆرمۆنی گەشە بەرزە بێتەوە. هۆرمۆنی گەشە چەندەها قات بەرزە بێتەوە، بۆ لەبەرەوەی تۆ محاولە بکە لەشت، چکە تۆ خواردنی لێگریتەوە 15 ساعت خواردنی لێگریتەوە، فبۆ ئەوەی ئەو ماسوولکانە بمێنێتەوە ڕێژەی چییە بێت؟ ڕێژەی هۆرمۆنی گەشە بەرزەکاتەوە با بڵین لەش. ئەمە یەکێک لە سوودەکانی تری با بڵین ڕۆژووی مانگی ڕەمەزانە. گرنگترین سوودی ڕۆژووی مانگی ڕەمەزان ئەوەیە کە پرۆسەیەک پێوترێ ئۆتۆفەیجی. ئەم پرۆسەیە لاینی یەکەمی دژ بە خانە شێرپەنجەیەکان لە ڕەمەزانە لەش دەسەکە بە
بەس بەچی لەش کە تۆ ئەیگریتەوە لە خواردن و خواردنەوە بۆ ماوەی 15 سعات بۆ ماوەی 16 سعات باشە هەندێک خانە لە لەشە و وەزیفەی نەماوە زەعیف بووە باشە ئەو خانەیە لەش ئەسپادەی لێکە ڕوا و خانانەوە خەریکە ئەبێ ئەگۆڕدرێ واتە بێ بە خانەیەکی شێرپەنجەیی لەش ڕوا و خانانە با بڵێن ئاوەکەی لێ دەرەکە و پرۆتینەکەی لە لێ دەرەکە و سوودی لێوەرەگرێ و بەکاری هێنێ بۆچی بەکاری هێنێ بۆ خۆی وەکو پرۆتین و وەکو ئاو ئەمانە هەر هەمووی چییە؟ هەر هەمووی سوودی چییە؟ سوودی ڕۆژووی مانگی ڕەمەزانە بەڵام وەکووتم ئەبێت چی بێ؟ ئەبێ بەو شێوازەی بێ کە تۆ لە مانگی ڕەمەزانە ڕێژەی وزەکە و کە ئەی خۆی با بڵین کە وەریەگری دایگریتە خوارەوە چونکە بەجددی یعنی ئەو مەسجانەی کە لە پشتی مانگی ڕەمەزانەوە ئەوەیە مامەسا یەکێک لە مەسجە گەورەکانی پشتی مانگی ڕەمەزانەوە ئەوەیە کە تۆ ئەو بربەستە نەفسی بەرامبەر بە خۆراکەیە بیشکێنی یا ئیسە تۆ کار و ئیسە حالیەنەوە تا ئێمە چالاکی ڕۆژانەیشمانەکەین و بە ڕۆژی مەسەر کەواتە چۆن ئێمە زان تەنها بۆ ئەوەیە کە خواردن و خواردنەوەی بەتام و چۆڵخورێ کە زۆرترینی ئەوانە لەسەر سفرەکانمان ئێوارە ئەبینرێت لە ڕووی تەندروستەیەکەوە ئێمە چخۆن ئەم خواردنانە ئەم سیستەمی خۆراکانە ڕێک بخەین بۆ ئەوەی کە کردوین لەسەر ترکیات با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین و لەگەڵتانە بەردەوامە بین. لە مانگی ڕەمەزانە تۆزێ ئەم خواردنانە ترشات و شیرینی تۆزێ تەڵەبی زیاترە شایبەت ئێمەش لە مانگی ڕەمەزانە لەخوا بەزیابێ ئیشەکە تۆزێ باشترە خواستەکە ئەنوا هەیە هەرێکە و تەڵەبی خۆی ترشات سوورمان هەیە بڵێم ترشاتی سوور ترشاتی ڕووبانارمان هەیەەوە تایبەتە تەڵەبی زیاترە ترشاتی زەردمان هەیە بە عەمبە هەم بە خەلیش ترشاتی شاهانەشمانەیە کە خۆمان هەر دروستیەکەین ترشاتی کوردیمان هەیە ئەوەش پسەکەی ترەیە خۆماڵیە ترشاتی مەحشیمانەیە بڵین ترشاتمانەیە زەڵاتەیە ترەمانەش هەر بەپێ و هەست و چۆنەڵی حەز و ئارزوێکی خۆیرێکە و حەزی لە شتێکە لە نەوە ترشاتەکانە لە زەیتونیشە زەیتون ئەنواعی هەیە زەیتونمانەیە بە ڕووبەهەنارە زەیتونمانەیە ئەم نەوەمانەیە مەتازێ ئیتاڵیە ئەوەش تەڵەبی زیاترە نەوەتەکەی فەرقیە خۆشترە لە تامە زەیتونمانەیە مەحشی خۆمانێکین بڵین مەحشی بە بیبەرە و بیبەری شیرین بە گوێزەری ژەمانە سیریشمانەی سیری حەو ساڵاوە ژەر خۆمانێکینەوە 3 ساڵە خۆمانێکین سیری ئێرانیە ئیترە شتانەوە تۆزە تایبەتە فەرقیەیە ترشاتی ئەمانە ئەوەی کە ئێوە پێڵێن ئەمە کوردیە سرکەی ترێ خۆماڵیە ئەوە خۆمانێکین و سرکەکەی ترێ تەڵەبی جیا و چۆنەڵی مشتری تایبەتی خۆیەیە لە دەرەوەش لە حتا لە هەولێرەوە لە بەغاوەکەین بۆی بە تایبەتیان بەو ترشاتە خۆماڵێکە سرکەی ترێکە حتا کەرەسەکەی تایبەتە چۆنەڵی هەڵەبژێریە ئاوەکەشی خۆماڵیە سرکەی ترەیە یعنی نەڕەنی تێکرێ نە دەرمانی تێکرێت فەرقیە ئەوان بە هەمان موادەکەشی فەرقیە موادەکەشی هەڵبژێراوە ئەن چۆنەڵی هەڵبژێرێت فەرقی هەیە موادەکەشی سرکەکان سرکەی ترێمانەیە بڵێن کە خەر خۆمانێکینەوە خەڵک تەڵەبیە بۆ ترشات بەکارێنێرێکە و بۆ شتێک سرکەی سێویشمانەیە و ژەر خۆمانێکین سرکەی سێوەکەیەکی بڵێن زەختی هەبێ بۆ حتا بۆ ڕێژیمیش بەکارێنن ئەوان ژەری خۆمان و خۆمان بەکارێن و دایانین خەڵک حەز لە شیرینی زۆر دەکات لەسەر سفرەی ئەوانان ترشاتە شووتیە شەربەتە ئەنی ئینسان دەڵێن نەوسنە بێت کاتێکە ئاچێت لەسەر سفرە حەزەکات هەموو نەوەکانی لەسەر بێت چاوی تێر بێت جا ترشاتیش بەڕاستی خواردنێکی تەندروستە تا حەدێ خواردنێکی تەندروستە و بەزەگە بێت و سیری تێر نەکەی لەبەرەوەی دوایەوەچی بۆ تەراویح بۆ لەوێ ئێستا مزگەوت نییە بە پشتیوانی هەڵڵا ئینشاڵڵا ئەوەی نەماوە بکرێتەوە بۆ خواردنی ترشات و شیرینی و ئەمانە تا حەدەشی نەکە دوای ناخواردنەکە بڵێن ئەڵەن هەزمێک ئار باشیشە بەس ترشاتەکە وەکو زەوقە وەکو تام و چێژە حەزەکە ئینسان حەزەکە چاوی تێر بێت لەبەر ئەوەیە بڵێن ئێزگار ئاوە خەڵک خواستی لەسەرەتی سەبەبی
خواردنەکەش بۆ نمونە ئێستا زەیتونەکەی سوادەی زۆرە بۆت و خواردنی نەک ترشیات و شیرینی بەڕاستیەکەی زۆر خواردنی ئەم شتانەش ێزگای ئیسرافیتیان نەکەی بەڵام عەدەل ئیمکانەوەی کە توانە هەیە ئێواران بۆ چاوتێربوون شتێک لەسەر سفرە دانێ. سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە لەسەر ترشیات. ئەمە لەگەڵ دکتۆر محەممەد عەباس لە ترشیات بکەین. دکتۆر محەممەد لەگەڵەوەی کە ترشیات بینیمان بە چەندین جۆری ڕازێنرا بوویەوە لەگەڵ تامە خۆشەکەیە، بەڵام بابزانین لە ڕووی تەندروستیەوە زیانی هەیە یاخود ئەگەر زیانیشی هەبێت چۆن بخورێت بۆی کە ئەم زیانەمان پێنەگەێنێت. دەستی خۆش بێ وڵات ترشا شتێکی زۆر باشە، خواردنێکی تەندروستە، بەڵام دووسێ مەرجیتیای عەزت نەبێ بۆ برایاناڵێ مەگەر بینیکەن زۆر باشە وانەی کە ترشات دروستەکەن. یەکەم تەمان ترشات خۆتەزانی ئەو سەوزانی کە بە دروستی بۆ ترشات بەکارێنێ هەندێک کەسێ سەوزە ناخوا بابڵین بەڵام لەناو ترشات یابیایی خوا بە جددیان ئێمە زۆر گرنگە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهام کە گرنگترین مەسجاگەر بگێ بەو بەڕێزانە خۆشی باسی کرد وتی ئێمە بە سرکە دروستیەکەین، ترشیات بە سرکە دروستەکرێ. تعنی تەمەنا ئەەکەم ڕەجا ئەەکەم ئەگەر ئەو سرکەی کە دروستیەکەن سرکەیەکی سروشتی بێت. سروشتی بێت. هەندێک کەس ڕەنگی زۆر تێکات، هەندێک کەسێ سرکەی سەناعی بەکارێنێ بەداخەوە. باگران بێت باگران بێت ترشیاتەکە، بەڵام سرکەکە سروشتی بێ. ئەگەر سرکە سروشتی بێ نیعمەتێکی زۆر گەورەیە بە جددی. یعنی من باسی سرکە وە بکەم، سوودەکانی سرکە وە بکەم، چ سوودێکی هەیە بەدە حەڵقەت ناتوانم لێرەیە باسی کەم، بەس باسی سوودەکانی سرکە بکەم. بەڵام ئەو سرکەی کە من باسیەکەم سرکەیەکی سروشتی بێت، تەمەنی زۆر بێ، ئەو سێوە خودی خۆی سێوەکە بێ، ئاوی تێ نەکرێ باشە. ئەو شێوازە ئەو سرکە سروشتیە و تێکەڵ بەو سەوزانەی ئەو تامە خۆشەی دروستکرێ باوە بێ بە نیعمەتێکی زۆر گەورە بە جددی، ینی زۆر باشە. بەڵام هەندێک کەس هەیە مەعیدەی هەیە، کێشەی باشە، کێشەی قورحەی هەیە، قورحەی مەعیدەی هەیە، مەشاکلی گەدەی هەیە. ئەمانە بۆ بەڵام لەو کاتێ ئەگەر سەردانی پزیشکی کردی بێ ڕێنمووی کات کاتە ئەتوانێت لەو کاتەیە سوودی ترشادەکەش بێنێ ئینشاءڵڵا. بەڵام لەگەڵ ئەو خاڵەکەی تریانیمەوەی باسی شیرینیەکەی کرد بە جددیەوەی کە بە جددی لەبەرەوەی وەکوت من باسی مۆزوعەکەی خۆم بگەڕێمەوە سەر بابەتەکە. ئێمە توێژینەوەیەکی زانستیمان ئەنجامدا لە سلێمانیە باشە. توێژینەوەکە لەسەر مانگی ڕەمەزان بوو. ئەگەر تۆ بتەوێت کێشت دابەزێبێنی وەکو مایکل ڕۆژانی 800 کیلۆ کەلەری بخۆی بۆی کێشت دابەزێنی. ئەو 800 کەلەریە چیتیایە؟ ئێستا بۆت باسەکە بە 800 کیلۆ کەلەریە چیتیایە و چۆنی چی سوودێکی لێ بینی بە چی شێوازێک. بەڵام بۆی توێژینەوەکە بۆ باسکەم دایان ناتوان ڕسمەکە وێنەکانی بکەن لە کۆنتڕۆڵ چکە ئێمە لە هێنین. ئێمە توێژینەوەکەمان کە ئەنجامدا کۆمەڵێ 200 دەنە فەرمان وەرگرت. ئەم توێژینەوەیە لەسەر ئاستی جیهانە تا ئیسە نەکراوە، لەسەر ئاستی عالمی ئیسلامیش نەکراوە باشە. دوو توێژینەوەمان کردو، یەکیشانیش لەسەر با بڵێن لەسەر شەکرەیەوە، یەکیشانیش با بڵێن لەسەر کێش دابەزین و چەوی دابەزین، کە ڕەنگە خواستێکی زۆری خەڵک بێت لە ئێستادا حەسکات کێشێکی دابەزێت یاخۆ جسمێکی ڕێکی هەبێت، خواستی ڕەنگە زۆر بەمان بێت. ئەگەر بمانوێت کێشمان دابەزین نەبێ ئەو ڕەچاوی ئەو 600 کیلۆ کەلەریە بکەی نابێ زیادیکەی بە جددی. ئەوش مەسەجەکانی پشتی مانگی ڕەمەزانەوەی تۆ ئەبێ خواردن کەم بکەیتەوە بۆ ئەوەی مەسرفت کەم بێ، بۆ ئەوەی سەدەقات زیاد بێ، بۆی سەدەقە زیاد بێ. با ئەو هەڵە تێگەشتنە نەبێت، هەڵە تێگەشتنێک هەیە کەوازانێت ئەگەر خواردنی کەمی کرد لە ڕەزیلیەتی یاخود کە ئەچیتە ماڵێک خواردن کەم ئەخۆیت پێی وایە کە ڕەنگە خواردنەکانە بادڵ نەبێ یاخود شەرمکەی کۆمەڵێک شت هەیە عادەت هەیە لەناو ئێمەیە کە زۆر بە زۆر سوێنێت ئەیا خواردنەکە نابڕابکەوە سونەتە. خی گەورە فەرمێ خذوا زینەتەکم عند كل مسجد وكلوا واشربوا ولا تسرفوا. يعني ئیسراف لە خواردنەکانە بکەن، ئیسرافی تیا بکەن،
إنه لا يحب المسرفين خواهی گەورە ئیسرافکارانی خۆش نایە ئەمە ئاەتێکی زۆر صریحە لەسەر ئەو بابەتەیە هیچ پەیوەندی بۆەوە نییە ئەمە بێمەوە سەر ئەو توێژینەوەی کە کردمان ئێمە مشکلەکە کارەساتەکە لەکوێیە ئێمە کە ئەو توێژینەوەمان کرد سیرمان کرد 210 نەفەرمان وەرگرت لە دوو پێشی ڕەمەزان و لە دوای لە ڕەمەزانی شاوەرمان کرد دوایی ئەم پرۆسێکی زۆر درێژە من ناتوانم لێرە باسکەم چۆن با بڵین هەڵسەنگانی خۆراکەکانمان بۆ کرد لە ڕێژەی کاربۆیدرات و چەوری و لە ڕێژەی پرۆتین و لە ڕێژەی فایبەر و ڕمادە ڕیشاڵەکانمان بۆ کرد هەموویمان بۆ کرد لە نەتیجەکەیە بینیمانەوە چی؟ بینیمانەوە لە نەتیجەکەیە کە هیچ جیاوازیەک نییە لە نێوانی خۆراکی مانگی ڕەمەزان ڕێژەی خۆراکی مانگی ڕەمەزان و لەگەڵ ڕێژەی خۆراکی مانگی پێش ڕەمەزان ئێمە مشکلەیەکی گەورەیە معنای وایە تۆ سوودی تەندروستیەکە کە من باسمان کرد ئەو سوودە تەندروستیانەی کە لە ڕۆژی لە مانگی ڕەمەزانایە تۆ بەدەستت نهێنە تۆ لەو کاتەیە بەدەستت نهێنە معقول نییە تۆ ڕۆ نەفەری وا هەبووە مەسەلەن بۆ نمونە نەفەری وا هەبووە ڕۆژی 4000 کیلۆ کەلەری خواردووە 4200 کیلۆ کەلەری خواردووە کە هیمان بۆ کردووە ئەو نەفە ئەو ئەوانەی خەریکی توێژینەوە کە بوون 4200 ئەزاری وەکو چی وایە وەک وایە دانیشتووە لە بەربانگە و لە ئێوارەوە دانیشتووە خواردنی خواردوتی باشە من با حەقی خۆم بکەمەوە لە ڕۆژی ڕۆژۆکەی شکاندووە خەریکی خواردن بووە زۆریشمان هەبێت وابێ بەجددیەوە ئێوارەوە تا پارچێ ئەمە هێناوە دوای شیرینی هێناوە دوای نازانم چی دوای تا پارچێ والله ئەوە بەو شێوازە خوای گەورە ئەو حیک بۆی یەک بالمناسبە بەوەی لە بیرم نەچێت طبعاً ئەو کەسانەی کەواکەن ڕۆژەکەیان قبوڵە واتە ئەجرە پاداشتە ئاخیرەکە و قیامەتەکەیان بەدەست هێناوە هیچ مشکلەیەک لەوەیان نییە بەڵام لە ڕووی تەندروستیەکەوە سوودەکەیان قسەی ئێمەش لەسەر ئەوەیە و ئەمانەوێت باس لەوە بکەین هەموو ئێوارانێک لە ڕووی تەندروستیەکەوە ڕۆژی تەندروستیەکەەوە ئەوەیە کە تۆ خواردنەکە و کەم بکەیتەوە ڕێژەی خواردنەکەت کەم بکەیتەوە بەو شێوازەی لە 800 کیلۆ کەلەری زیاتر نەبی 800 کیلۆ کەلەریەکە تقریبا باسی چەندێکە تقریبا یعنی مەسەلەن بۆ نمونە تۆ ئەگەر ڕۆژەکە و شکان وەلو باسی و بابەتانتان کردووە بە زۆری ینی ڕۆی بۆ نمونە ئەگەر ڕۆژەکە و شکان یعنی تەوان ئێمە لای ئێمە بە چێشکێ ڕۆژوە بە خورمە یەک خورمایە بەسە تۆ نابێ بڕۆی بسییانزە خورما بخۆی 8 خورما 9 خورما بخۆی بڵێ وڵای ئەمە سنەتە ئللا بێ بە تاک بێ باشە پێی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەزی لە تاک بووە خۆی حەزی لە تاک بووە باشە با یەک دانە بێ بۆی سوودە تەندروستیەکانی لێ ڕاب کەماوە ساگەر ینی ئەگەر یەکێک توێژینەی سەر توێژینەوەی زانستی بکرێ لە کوردستان ینی ئمە دەرگایەکە بۆ توێژینەوەی من مەسجێکە من ئەیگەێنم ئەزێت نەبێ بتوانن وڵامی ئەوم ببنەوە ئیستاکە لە کوردستانە یا لە سلێمانیە چەند کەس تەمەنی 30 ساڵە و ناتوانێت بە ڕۆژوو بێ چەند کەس بەهۆی نەخۆشیەوە تەمەنی ئێستا وامان لاتووە یعنی بڕێژەیەکی خەڵک هەیە تەمەنی 40 ساڵە و ناتوانێت بە ڕۆژوو بێ بەهۆی تەندروستی و مشکلی تەندروستیەوە واتە ئێمە خوای گەورە ئەوێت تۆ مەسجەکە ڕۆژوەکە و بەردەوام بێ بە شێواز چکە ئەو پاداشە گەورەیە لەگەڵ تەمەن تا بەردەوام بێ بۆ ئەوەی پاداشە قیامەتەکەیشت دەستکەوێت کەواتە لە تاک و کاتمان ماوە پێمان خۆشە باسی ئەومان بۆکە ئێمە چۆن ئەو 600 کالۆریە ئەو 800 کیلۆ کەلەری ئەو 800 من وێنەیەک بدانە بە جدی نەیانتوانی و برایانە عەرزی کرد یعنی 800 کیلۆ کەلەریەکە ئەوەیە کە تۆ شیرینی لە خواردنەکە تا بە هیچ شێوازێک نەبێ شەربەتی سەناعی بە هیچ شێوازێک نەبێ لە خواردنەکەیە باشە ئەگەر توانی مەسەلەن بۆ نمونە ڕۆژەکە و شکان بە خوروایەک بیشکێنی دوای ئەوە سوب دەست دوایەوە بە سوپێکی بە سوبەوە دەستی پێ بکەی بۆ ئەوەی تۆ 15 ساعتە بە ڕۆژونی بۆی گەدە حازرکەی بۆ پرۆسەی هەرسکردن لە دوای ئەوەیە دەستکەی بەچی لە ئیسلاحەتێ بی بە گەدە و ڕۆی نۆژەکانە بکەی دوای مدەیەکی تر بێیتەوە ئەمجا دەستکەی بە خواردنە سەرەکیەکە کە من پێم باشە ئەگەر برنجی تیا بۆ برنجەکە کەم بێ پێم باشە ئەوەکانی تر کێشەی نییە ئەگەر شلەمەنیەکان زۆر بێ ئەگەر گۆشتی تیا بێ کێشەی نییە بەڵام خواردنە چەوریەکان زیاتر هەڵگیریە بۆ زیاد خواردنە قورسەکان چەوریەکان هەڵگیرێ بۆ کوێ هەڵگیرێ بۆ پارشێ و باشترە و ئەگەر پارشێوشت کردەوە دیسانەوە با برنجی تیانە بێ بتەوێت سوودی لە بینی بانانی تیانە بێ ئەو خواردنە چەور و قورسانەی کە باسی ئەەکەی لە پارشێوانە بە ڕۆژ زیانمان پێ ناگەێنەتی نوت ناکات نا کێشەی دوور بۆ دروست بەڵام بێ لەگەڵیشە ئاو بخۆی بەجددی ئاین تۆ بێ بتانی بە شلەمەنیەکانیشەوە بێ بتانی تقریبا 2 لتر ئاو بخۆی و بە شلەمەنیشەوە باشە
بەش لە مەلەکانیشە بتوانین دوو لە ترا بخۆ مەسەلەن بۆ نمونە نانیتیانە بێ لە پارچێوە با سێلکە بخۆی مشکلەی نییە با پەنیر بخۆی کێشەی نییە با گوێزی لەگەڵا بخۆی با سەوزەی دیسانەوە لەگەڵا تا بێ مشکلەی نییە ئەمانە با گۆشتی دیسانەوە تا بێ بەڵام ئیلا نابێ بەس نانی با لەگەڵا نەبێ کێشەی نابێ ئەو کاتە هەم برسیت نابێ برسێکت کە ببێتەوە هەم سوودەت و دروستەکانی لێوەرەگری بەجددی کاک دکتۆر بڕوا ناکەم بەژەمێک نان خواردنی ژۆنە زیانە پێ بگەێنێ هەندێک کەسی ڕەنگار بەهۆی نووسن و یا سیستەمی خەوتنی کە تێک چووە بخۆیە تاکو ئۆتۆماتیکان تاکو سعات سە و چوار بخەوێت وایە زۆر بەمان ئەو سیستەمی خەومان تێک چوە ئەو مشکلێ بەجددی ئەوە کێشە بۆ دروستەکە لە هیلاشی بۆ دروستەکە سیستەمی هەرسە تێکەیە ئەو خەوتنە بەجددیانی ئەوە کێشە بۆ دروستەکە لە کاتی دەفە ئەو 800 کیلۆکەلەریە تقریبا نەتوانین بڵێ قاپێکی میسکە باشە پارچەیەکی گۆشتە هەندێک سەوزە باشە هەندێک سەوزەی لەگەڵا بێ میوەیەکی زۆر نامیوەیەکی کەمی لەگەڵا بێ باشە لەگەڵ ئەمەە پارچەیەکی بچووکی نانە تقریبانەوەە ئەکا بە 800 کیلۆکەلەری میوە وەرزیەکان کە ئێمە ئێوارانیش هاوکارانم راپۆرتمان بۆ ئامادەکەن لەسەر میوەکان سوودەکانی میوە چییە میوانش کە میوەی بەتاممان هەیە لە مۆرزەیە بەتایبەت لەوانە شووتیمان هەیە کە شووتیمان هەیە مەسەلەن بەڵام شووتی زیاتر شکری زیاتر تیام حاڵ بکە کەم بخورێ کاڵک باشترە لە شووتی باشە شلیک لە هەمووی لە هەردووچیان باشترە لە بەرەوەی ڕێژەی شکلی کەمترتیایە بۆ ئەو سوودانە بە تەواوەتی تۆ لێی ببینی لە ڕۆژەکەی ئیتر ئەگەر بەو شێوازە ئێمە ئەگەر خەریکی ینی بابڕین خواردەکانمان ئەگەر کەسێک بێت کێشی داوەزێنێت باسێکی ئەوەشمان بۆ بکەین بەتایبەت بۆ میوەکانیش کە سوود هەندێکات هەیەڵێ میوە بخۆ بۆ ئەوەی کە جێگەی هەندێک خواردنی کەت بۆ بگێتەوە بۆ ئەوەی کە کێشەشت زیاد نکات خۆی دابەزینی کێش بە دوو بەرنامە با بڵین خەڵک دوو پرۆگرامی خۆراک هەیە یەکیان پێوترێت کیتۆ دایەت کە ئەو کەسانە کە ئەسڵەن خۆیان برسیان نابێ ینی لە غەیری ڕەمەزانیشە با بڵین برسیان نابێ ئەم قسەکانمان بۆ ئەوان نییە ئەو قسانەی کە بۆ زۆربەی خەڵکەکەی ترە بۆ ئەوەی کێشت دابەزێ ئەبێ تۆ لە وەکوتم من لە بیدایەت شەوتم ئەبێ ڕێژەی با بڵێن وزەکە و لە خۆراکەوە زۆر نەبێ ینی وەکوتم کە ڕۆژەکە و شکان ینی بە یەک خورمایەکە و دەستی بیشکێنی دوای ئەوە دەستکەی بەچی دەستکەی بە سوپەکە باشە شلەمەنین شلەی لەگەڵا بێ چکە وزەیەکی زۆری تیان نابێ ئەو کاتە بەڵام ئەگەر تۆ دانشی لەگەڵی خواردنەکەیە دوو برمە بخۆیت و پاقلەوایەکی لەگەڵا بخۆی شەربەتێکی سەناعی لەگەڵا پڕی شەکر بێ و بیخۆی ئەمە زیاتر ڕاتە سەر و جگەلەوەی شەکرزی ئەنسۆلین زۆر با بڵین بەرزە بێتەوە مەشاکلی زۆر بوونی ئەنسۆلین و ئەو کێشانە دروستە بێتەوە ئەمە بەجددی ئەمە زیاد هەر لەو بەربانگەیە تقریبا بە حدودی 1200 کیلۆکەلەری خواردووە هەر لە بەربانگەکەیە بەجددی فتۆ ئەگەر بتەوێت سوودەکەی لێ ببینی سوودی ڕۆژۆرم بابڵین ڕۆژەکە ببینی ئەبێ ڕێژەی با بڵێن وزە لەو خواردنانەوە کەم بێ وەکوتم خورماکەم باشە شلەمەنی با بڵێن سوپێکی لەگەڵا بێ کێشەی نیە ئیتر سوپەکە ئیتر باڵێن هەر سوپێکی ئەتیادی بێ بابی سەڵاتە بێ این سەوزە بێ این با بڵێن میسک بێ هەرچیەکی لەگەڵا بێ دوای ئەوە دەستکەی بە خواردنی چی با بڵین قاپێکی سەڵاتی لەگەڵا بێ باشە ئەمجا دەستکەی بە خواردنە سەرەکیەکەی کە بینیان هەبێ بە لە بینی هەردووچانە بینێکی باشی هەبێ ساعاتێنی ساعتێکی بین هەبێ ئەمە تقریبا هینێکی باشە دوایەوە دەستکەی بە برنجەکە مەسەرنەگە برنجشت خوارد تقریبا بە حدودی 5 کەوچ حوکەوچ ئەوانەی کێشیان ئەوانەیە کێشیان دابەزێن ئەوانەی کە کێشیان زیایەوە یانەیە سوود لە دابەزینی با بڵین ڕۆژەکە بینین بۆ دابەزینی کێش بەڵام خۆی پرۆسی دوو دابەزینی کێش پرۆسەیەکی زۆرە ینی نەفەری وایە 6 مانگە 7 مانگە خەریکە ینی بەڵام سیرەکەی مانگی ڕەمەزان دەرفەتێکە بۆ ئەوەی کۆمەلە چوری هەیە لە لەشایە نەڕۆشتوە توانێت لە مانگی ڕەمەزان ئەو چوریانە بتوێنێتەوە بەو سیستەمەی کە من باسم کرد لە ڕۆژێکە زیاد لە 800 کیلۆکەلەری نەخوا بەجددی ئەمە تقریبا ئەبێ بەچی ئەبێ بە لە کاتی بەربانگە بەڵامەکو وتم ئەتوانی لە دوای بانگ بالمناسبە ئەتوانی مەسەلەن ئەگەر میوە بۆ وەکو باسی کرد ئەگەر میوە خوا دەتوانی بۆ نمونە
وەکوتم شلی کە توانێ بخوا ئەو میوانی کە شەکری تایە بەڵام کەمی لێ بخوا. زۆر باشە دکتۆر محەممەد. هاوکارانمان لەسەر خواردنێکی وەرزی راپۆرتێکیان بۆ ئامادەکردن ئێش ڕێواسە کە لە وەرزی بەهاردا هەیە و خواردنێکی سروشتی و خواستێکی زۆریشی لەسەر بابزانین لەگەڵ تامەخۆشەکەی سوودی چییە؟ فەرما پێکەوە بینەربێ. دەوڵەمەندە بە ڤیتامینەکانی A و B و C. هەروەها پۆتاسیۆم و سۆدیۆم و کالیسیۆم لە خۆ دەگرێت. ڕێواز توانای خامێنکردنەوەی لەشی مرۆڤی هەیە لە ژەهراوی بوون. ئازاری گەدەنە هێڵەت و بۆ نەخۆشەکانی جگەر بەسوودە. نیشانەکانی دەرکەوتنی پیربوون دوا دەخات و خوێن پاک دەکاتەوە. زیبکە و پەڵەی ڕوخسار لا دەبات. جوڵەی لەش بەهێز دەکات لە ستی و تەمەڵی. چارەسەری هەناسە بڕکێ دەکات. گەدە ناچار دەکات مادەی ئەنسۆلین دەربدات. خواردنی ڕێواز دەبێتە هۆی کەمکردنەوەی ئازاری ئێسک و ماسوولکەکان. سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی راپۆرتەش لەسەر سوودەکانی ڕێواز بێگومان کە کۆمەڵک سوودی باشی هەبوو. ئەمە تۆش قسێک مامۆکەی کاک دکتۆر بزانین ئیزافەیەکت هەیە بۆ سوودەکانی ڕێواز یاخۆ چۆن بخورێت ئەویش؟ ڕێواز دەوڵەمەندە بە دوو سێ شتی دەوڵەمەندە تەمان هەندێک ڤیتامینی باشی تایە باشە بەڵام تەمان کانزاکانیشی تایە با بڵێن ڕێواز بەڵام مهمترین شت کە لە ڕێوازە هەیە ئەویش دژاکسەدەکان. هەندێک دژاکسەدەیتە بچی بە ڤیتامین بێت چی بە کانزاکانیش بێت. ئەم دوو پێکهاتەی کە لە خۆی گردووە خۆی دەوڵەمەند کردووە بەو سوودە. دژاکسەدە دژی ئیلتیهاباتە دشی خانە شێرپەنجەیەکانە ئەمانە کافیە بۆ ئەوەی کۆمەڵێ سوودی هەبێ بۆ ڕێواسیانی دەوڵەمەنی کابۆی کەواتە بە سوود دەبیخۆی زۆر سوود لەبەرەوەی وەرزیشە خۆشەویستە خواردنێکی وەرزیە لە ماوەیەکی کەما هەیە و بەدڵنیایی کۆتایی پێ هەیە. یەک پرسیاریکەش لە لای من دروست بۆ کاک دکتۆر لەبەرەوەی کە کاتمان کەمماوە بەس تەنها فرێ ئەوەکەین خواردنەوەکان بە تایبەت ئاو یان ئەوانەی کە لە شیرەمەنەکان دۆیە یا خۆت شەربەتەکان ئەمانە زیانی هەیە هەیە بە جۆرێک ئەیخواتەوە ینی ئەوە ئاو شەربەت و بەنمونە دۆ و خواردنەوە گازەکانە خواتە و سیرێکی ئازارێکی بۆ دروستە بێ و ناتوانێت خۆراک بخۆن. ئەم خواردنەوەانە چۆن بخۆری بە ئەمە تەنها باسی خواردنەکان نەکەین. با بڵین خواردنەوەکان با بڵین لەگەر باسی غازیەکان بکەینەوەوانە هەر زۆر مشکلەیە بەجددی یانی ئەوانە چکە ڕێژێکی زۆرشە شەکری تایە باشە ئەوانە زۆر کێشە دروستەکان و زەیەکی زۆری تایە مەشاکلی سوودەکانی ڕۆژوو لە خۆی دوورەکەیتە واتامە سەبارەت بە مادە غازیەکان باشە ئەمێنتەوە سەر با بڵین شەربەتی سروشتی ئەگەر سەرچاوەکەی سروشتی بێ بە هەر حاڵ ئەو کاتەی شەکری زیاد تیاابێ واتە ڕێژەی شەکری تو دیا زیادە بێ بەڵام بتانی بیخۆیتەوە کێشەی نابێ بەڵام بە ڕێژەیەکی کەم لەوەی شا بە ڕێژەیەکی کەم بێت ئاو پێم باشە لە کاتی با بڵین لە کاتی لە دوای نان خواردن بخورێت باشە بیدات بیخۆی کەمێک ئەتیادیە بۆەوەی ڕۆژەکان دێک کەسێ بەر ئاو بەتخمێکی ئاو ڕۆژەکە یشکێنێت بەس دوای خواردنەکە لە دوای نان خواردنەوە ئاو بخورێ باشە بەڵام ئاو پێویستە بەجددی بۆ لەبەرەوەی پێست پێویستی پێێتی لە کاتی تۆ بە ڕۆژوویتە پێست پێویستی پێێتی هێواش بۆی کە زیانمان بۆ هێواش بۆی زیانوە گورچی لەشت پێویستی پێێتی تقریبان پێویست بە 2 لیتر ئاوە چ لەش لە ڕێگای شتەمەنەکانەوە دەست پێ بکایەوە لە ڕێگای ئەو شەربەتانەوە بەدەستی بێنیە لە ڕێگای میوەکانەوە بەدەستی بێنیە لە ڕێگای ئاویشەوە خودی ئاوەکە بەسوودە و زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد
کە ئەم ئێوارە پرۆگرامەکە دەوڵەمەند کردین و زانیاری بە سوودت بە بینەرەکانی خۆت گەیان زۆر سپاس بۆ تۆ و سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە پۆشاکی هەنارە لە بازاڕی ئۆرزی نهۆمی دووەم جلوبەرگی زۆر تایبەتیان هەیە و خانمان جەتوانن سەردانیان بکەن و سپاس بۆ ئێوەش هەتاکو ئێستا بینەرمان بوون خۆی گەورە ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکتان قبول کات هەتاکو ئێوارێکی دیکەی ئێوارانی ڕەمەزان دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە بن و تەندروست باش بن ماڵەوە.